ڕێز خۆشەویستی وێنەیەکم دیت بەرد دەکات بە ئاو بەرد و حکومڕانێتی مەسرور بارزانی پیشان دەدا ئەخلاقێتی ئالان حەمەسعیدی پێڵاو دزیش پیشان دەدا چیرۆژ پێڵاو دزەکە بڵاوم کردەوە لەسەر ئافرەتەشی لەش فرۆش بوو کە لە بۆ بارحاڵ پێڵاوەکەیان لێ دزی وەختی چوو بە وێندەر ئالان حەمەسعید یەک مانگونی و خەریکی قوتابخانەی هاوچەرخی بارزانی نەمر بووە هۆڵی گەورە تاقیگەی گەورە کورسی نەرمونیان کە لە شەریکە گەورەکان نییە یاریگای وەرزشی مەلەوانی هەموو شتێک تێدایە بەڵام لە کۆیە لە 2 ئۆکتۆبەر مامۆستایەک بڵاوی کردەوە ئەڵێ ئەوە یەکێک لە قوتابخانەکانی کۆیەکەوە ڕسمەکە لە پێشستانە بڵاو دەکەمەوە وەرە مناڵی هەژاری کورد مەسرور بارزانی حکومدارە کۆمپانیای نییە کو دەژی قوتابخانەیەک بە ناوی بارزانی هاوچەرخی کو دەژیتم تا ئەنەو قوتابخانەی ئالان مانگونیوە کە بە پڕپڕ وایە دەستکەوتەکە نازانی ئەوە ئابڕوچونەکە باشترین مامۆستای لە قوتابخانەکان دەرهینایە کەس نەوێرایە برێ لەل تێم دەگەی هەموو قوتابی و خوێندکارەکانیان بە تێست بردیە بەس تەنیا ئەوانێ ڕەوزەی ماسەنە ناتوانین تێست بکەی هەمویان بە تێز بردیە زیرەکترین تەڵەبەیان بردیە هەموو شتێکی ڕاقییان لۆدانەیە لۆ قوتابخانە هەژار نشینەکانیش ئەو پەڕی دۆزەخ دەژین لەسەر بلۆک و لەسەر ڕەحلەی خراپ و 56 تەڵەبەیی کورە بابە مامۆستایەک دوێنێ جوابی لە بۆ من نادێڵە قادر قوتابخانەی ڕنگاری و کوردستان و هەڵمەت و مەسەلەن شۆڕشی کچان لە هەولێرە لە تۆپەکان بوون لەو سەردەمی بەعس ئەڵێ پڕیان کردە لە 56 تەڵەبەیی مامۆستای خراپ هەموو مستەوایان دابەزاندی هەموو شتی لۆ قوتابخانە ئەوانەیە ئەوە چ حکومڕانیەکە مەسرور بارزانی ئەتوو سەرۆکی حکومەتی سەرۆکی کۆمپانیان نی تۆ قوتابی هەژار لەسەر بلۆک بژی 56 تەڵەبەی لە ژۆرێ بکەی مەڕ و مانگایە لەو لاش قوتابخانەیەک بە ناوی بارزانی هاوچەرخ دەکەیەوە بەشەکی لۆ تێکشکانی فاقیر مێرگە زۆریە بەس ئێمە قسەمان لەسەر خەڵکی هەولێرە تۆ چۆن دەبی ئەو جیاوازیە گەورە بکەی بە خۆتان و بەیەشێتی هەموو شتێکتان کردە تایبەتی واتە پریڤات ئەوەتان برتە ئاسمان قوتابخانە حکومیەکان خەستەخانەیەکتانە کورە 2 خەستەخانەی حکومیتان دروست نەکرد 2 مەکتەبی حکومیتان وا دروست نەکرد بەڵام بڕ ئەو کوردستانە پڕیشتی پریڤاتان کردێ بە هەر حاڵ بلۆکەکان ئاوا دەبێت لە بۆ خەڵکی هەژار بێت نەرمونیانەکانیش لۆ ئەو حکومڕانێتە ئەگەر دەتەوێت دەنگ بەو دەسەڵاتە دز و چەتە و جیاوازی کەرە بکەی بڕ دەنجیان پێ بدا لە هەولێریەک کچەکەی کومنداڵەکانی کە ئاوا بچی لەسەر بلۆک دابنیشی دەنگ بە 1970 بدا یواتە دەنگت بە بلۆکدان لە بۆ منداڵدایە بە گوندی لوبنانیدایە بەو ژەهرەدایە کاچ خۆم دوای 28 ساڵ 2 هەولێر هەیە هەولێری وان و هەولێری فەقیر و هەژارەکان و هەولێری ڕەسەنەکان هەیە دەنگ مەدە بە 1970